بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی تەندروستی هاتوینێتەوە خزمەتتان. هیوادارم کە مەجالتان بێت کە بینەری ئەم بەرنامەیشمان بن. سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان بێت. پێشەوەی کە بڕینە سەر بابەتی بەرنامەی ئەم جارەمان چەند پەیام بەدەستمان گەیشتە بوو. پەیامەکان دیارە لەسەر بەرنامەی پێشوو بوو کە لەسەر ژینگە پارێزی و تەئسیراتی لەسەر نەخۆشیەکان کە دیارە ئێمەش سپاسی ئەو بینەرانمان ناکەین و هەروەها یەک دوو نامەش گەیشتە بوو کە لە بەشی تکنیک و فەنی زەفت و مونتاژ تەشەکوریان کردو کە ویسە دەنگی من ئەبیسن. من لێرەوە سپاسی ئەوانیش ئەگەینم بە هاوڕێیانی هاوکارم. بەرنامەی ئەم جارەمان لەسەر ئیمپاکس یا هاوڵەی مەیمونە. ئەم ڕۆژانە دیسانەوە بڵاو بووەتەوە ئەم ئەخبارەکە هاوڵەی مەیمون نە لە ئێرانە بەڵکو لە عالەمە لە چەند وڵاتە دیسان مشاهدە کراوە. بینەرانی بەڕێزمان تقریبەن لە ماوەی ساڵنێوێ لەوە بەریانێ 2022 ئەو کاتیش کە دەنگدانەوەی بوو ئاوڵەی مەیمون تقریبا ئشارەمان پێکرد، ئەمە وەکو ئەوەی کە بە تێر و تەسەڵی ئشارە پێکەین فقط وەکو خەبەر نیشانەکانی بڵاومان کردەوە. ئەم جارە بەرنامەکەمان هەر تایبەت بە ئیمپاکسە کە بە ئاوڵەی مەیمون ئەناسرێت. بۆ ئەوەی کە بزانین ئەم نەخۆشیە چی، ئەم نەخۆشیەکی ڤایرۆسیە، بۆیە دەرمانێکی نییە، بەڵام واکسنی هەیە. واکسنەکەی زۆر کەمە بەتایبەت لەو وڵاتانەی مەخصوصن لە ئافریقا چۆن لەوێ بڵاوە نەخۆشیەکە لەوێ ئەو واکسنە بڵاویەکەنەوە. تقریبا نەخۆشیەکەیش لە تەریق لەمسە و ئەگوازرێتەوە، یعنی ئەگەر کەسێک بۆ وێنە ئەو ئاوڵەیە بێت بە هەر شێوەیەکی ئێمە سڵاموالەیەکی لەگەڵکەین، دەست و مشتاقی لەگەڵکەین لەسەر ماچکردن، ئەوە ئەتوانێت یەکێک لە هۆکارەکان بێ بۆ گواستنەوەی ئەو هاوڵە کە هاوڵەی مەیمونە ئیمپاکس ئەناسرێت. تقریبا ئەتانین بڵێن کە تواو تەرەشحاتی بەدەن هەر شتێک کە حاڵەتی شلە و مایعی بێت لە لەشە لەو کەسەی کە ئالوودەی ئەو نەخۆشیە بووگەیانێ ئەو هەڵگری ئەو ویرروسە یان ناخۆشە بە هاوڵەی ئیمپاکسە و ئەوە ئەتوانێت ناقل بێت و کەسانێکی تریش نەخۆشخە. دەورەی کومونەکەی یعنی ئەو دەورە بۆ وێنە ئەگەر من لەگەڵ کەسێکە کە ئەو کەسە نازانم یا ئەوەی کە دەست و مشتاقەکەم دەکیە ئەو ویرروسە تێتە سەر لەش من، خۆی هەرازە خۆی نیشان نادات، بەڵکو دەورەیەکی هەیە، دەورەی کە خاموشە یا دەورەی کومونی پێڵێن کە ئەو دەورە تا 21 ڕۆژ ئەخایەنە، یعنی لە 5 ڕۆژ تا 21 ڕۆژ ئەتوانێت ئەو ماوە بێت کە من تەماسم هەیە کردووە لەگەڵ ویرروسەکە و نیشانەکانی دەرکەوێت. دەرمانێکی تایبەتیشی نییە، یانە بڵێت دەرمانێکی بۆ دروستکراوە، چونکە ڤایرۆسکرد معموڵەن ئانتیبیۆتیک لەسەریان بێ ئەسەرە، کارایەکی نییە، بەڵام دەرمانێکی تایبەتی نییە، هەر ئەوەی کە بەستەری بوون و مانەوە لە ماڵە. تقریبا ئەو نەخۆشی هەروواکە وتم لە 2022 سەری هەڵدا دیسانەوە خەبەرێکیان نەبوو، بەڵام نیشتەوە، بەڵام وەکو بڵاو بوونەوەی دیسانەوە بڵاو بووتەوە. تا ئەو جێگەیە بە ئێران هەڵەگەڕێتەوە. لە ئێرانت هیچ حاڵەتێ نەبینراوە، لە 2022 حاڵەتێک بینرا، بەڵام چارەسەر کرا، هەتا نیشانەکانیشی زۆر زەعیف و یانە ئاوڵەگەرە ئەو نیشانەگەر پێسیە زۆر زەعیف و ئەوە بەرچاو و زەخ نەبوو. بەڵام با بچینە سەر ناو بۆچی ناو ئەم ئاوڵەیانە ناوە ئاوڵەی مەیمون. ساڵی 1958 بۆ یەکەمین جار لە شوێنێکە کە تعدادێکی مەیمون بوون و ئەو مەیمونگەرە بۆ تاقیقات کۆکرابوونەوە مشاهدەیان کرد کە تووشی جۆرێک نەخۆشی بوون. نەخۆشیەکەش ئەوە بوو کە تووشی زەعف بوون، هاوڵێ لە ئاخرە پێسیان حاڵەتگەرێکی ئاڵۆگۆڕی بەسەرە هات. پاشانیش دوای ئەوە بوو بە هاوڵە وە بۆ هۆیە و ئەمە ناویانە هاوڵەی مەیمونی. من لێرە پەرانتزێک باسکەم بۆ بینەرانی خۆشەویستمان، ئەوە بڵێم کە دیارە ئیسە چۆنکە ئەم نەخۆشیە ناو لە قاڕەیەکەوە هاتووە و
ناو حیوانێکی دیارە نەزەراتێک هەیە بۆ تایبەت لە چەند شوێن لە قاڕەی ئافریقا وتیانە ئەم نەخۆشی ئەبوای وان ناو نەنریایت بەڵام بۆ وان ناونراوە حاڵەتێکە بە ئینگەرێکی نژاد پەرستانە یا شتێن ناویان بردووە بەڵام ئەمە بە بڕوای من وانە چونکە ئێمە هەر هاوڵەمانە بە ئاڵە مرغانە ناسرەیانە هین مریشکە هاوڵەیەکی سادە و بەسییتمان هەیە یا هاوڵەی کە ژیانی ملیاردها ئینسانی نەجاتدا ئەوی هاوڵی ماڭا بوو یا ئەوانەی کە لە ئاژەڵەکانە بوو کە توانیان بەوە واکسنەکەی دروستکەن. من لێرە لەو تاریخچەیە ئەوە بڵێم کە بۆ یەکەم جار کە لە 1950 ئەوە لە ناو ئەو مەیمونگەرە شناساییکرا ئەو مەیمونگەرە لە ئافریقا نەبوون بەڵکو لە یەکێک لە وڵاتەکانی ئوروپا بوون لە دانمارکە بوو ئەوەیە کە ئەو ڤیرروسە ئیسێش کە ئێمە خەریکین قسەی لەسەرەکەین واقعا سەرچاوە ئەسڵیەکەی ئەو منبع ئەسڵیە هێشتا نەناسراوە شناسایی نەکراوە بەڵام ئەم ئیمپاکسە یا ئەم هاوڵەی مەیمونە لە دوو شوێنە زۆر بەربڵاوە کە بۆ ناویشە تقریبا جۆرەکانیشی وەک دوو جۆری پیادکە یەکێکی پیاڵێن جۆرێکە هین کۆنگووە جۆرێکیشی هین ڕۆژاوای ئافریقاس کە ئەوە بوون ناوگوزاریەکانە دیارە ئیسا تاقیقات و ئازمایشکە نوعیتر لەو ڤیرروسگەری شناسایی کردگە کە من بە درێژێ بەرنامەکە ئشارەی پێکەین بەڵام گزارشێکی تازەش لە سازمان جانی بێداشتەوە هاتووە کە ئەڵێت ئشارەی کرد وەکو هوشتاری بە تواو دنیا داوە کە ئەبێت وەکو زەن خەتەرێک ئەو شتانەی کە ئەتوانین بەرگری لێکەین دەوڵەتەکان سیستەمەکان ئەوانە ئیجراکەن لە شوێنێکە ئەگەر مشاهدە کرا حتمەنە ئەو مەواردەی کە لازمە وەکو قەرەنتینە وەکو دەرمان یا هەر حاڵەتێکی تر ئەبێ ڕعایەت کردێت تقریبا لە جمهوری دموکراتیک کۆنگۆ تا ئیسا زۆرترین ڕێژە کە لە ئافریقایە تۆمار کراوە ئەتوانین بڵێن کە خەتەرناکترینیشی یعنی ئەوەی کە مەرگومیری هەیە هەر لەو وڵاتەیە بەداخەوە پێشتر وتم ڤیرروسەکە کە هەر ئیمپاکسی پێئیسە پێ ئەڵێن بەڵام دوو جۆر ئەم جۆرەی کە 2024 هاتووە تقریبا کلاد یەک و کلاد دوی پێ ئەڵێن کە ئەم جۆرەیە کە ئیسە هاتووە کلاد یەکی بیە یعنی جۆرێکە کە جۆرەکە کەمێک تازەیە وەزانیویانە کە خێرایی گواستنەوەکەی زۆر بەهێزترە لەو کلاد یەک و کلاد دووەکە ئەمە کە بەناو کلاد یەک بێ ناو نراوە خێراییەکەی لە گواستنەوەکە زۆر ها لەسەرەوە و هەروەها علایمەکەیشی ئەتوانێت شەدیدتر بێت ئەو زایعاتیشە کە وتویانە دروستە بێت لەسەر پێسە چە ئەو وەکو ئەوەی سوورە بێتەوە یا ئەوێتە هاوڵە تقریبا بەنسبەت جۆرەکەی ساڵی 2022 زۆر بەهێزترە و هەروەها لە ئینسان بۆ ئینسان قدرت گواستنەوەکەی زۆرە بەڵام ئەوەی کە لە ناو ئینسانە ئێمە وتان 1950 لە حیوانە ئەمە بینرا بۆ یەکەم جار لە مرۆڤە ساڵی 1970 مشاهدە کرا کە چەند ئینسانێک ئەو تووشی هاوڵێک بووبن کە پێشتر وایان زانی وەکو هاوڵەکانی ترە بەڵام بە هۆی جیاوازیەکانی زانیان کە مەجۆرێکی تازە تاقیقیان کرد کە ئەمە هەر لەو جۆرەسەکە لە 1950 تۆمارکراوە بۆ هۆیەوە کە بە هاوڵی مەیمون ناونراوە سەرچاوەکەشی تایسە نەدۆزراوەتەوە بۆ دەوروبەی ئێرانیش تقریبا پاکستان مۆردێک بوو کە شارەیان کرد کە لەوێش بینراوە بەڵام دەوڵەتی پاکستان خۆی ئەوەی تەکزی بەو کردەوە وتی ئێمە شتێکی وە مان نەبینیوە عێراق تورکیە حتا ئەفغانستانیش ئەو وڵاتگەرە کە هەن لە دەوروبەریە دیارە بۆ بەرگریکردن ئەوانیش لە ئامادە باشێکی تەواون لە بەرابەر ئەوەی کە چۆنکە سازمان جانی بێدا شەرواکە ئیشارەم کرد ئەعلامی کردو کە هوشتار و وەکو ئامادە بن بەڵام ئەم هاوڵەی مەیمونە یا ئەم ئیمپاکسە نیشانەکانی چن نیشانەکانی ئەتوانین بڵێن کە هەروەکو هاوڵەکانی ترە بە تایبەت وەکو هاوڵەی ئەو کە خۆمان پێڵین ئابڵە مرغان یا مێکوتێشی پێ ئەڵێن بە کوردیەکەی هەروەکو ئەوەسە علایمەکەی یعنی
پێس دوای ماوەیەکە خوڕینێکی هەیەەوە ئەو تاوێتە ئەو هاوڵە. بەڵام نیشانەکانی بە چاو ئەوەی کە لە هاوڵەی مریشکە یا ئەو مێکوتە هەیە زۆر ئەمان نیشانەکانی خەفیفترە. من لێرە عەرز خزمەت بینەرانیشمان کەم کە ئەم هاوڵە خەتەر مەرگومیریشی زۆر ها لە خوارەوە، یانە خۆشبەختانە ئەوە خەتەری وای نییە. ئەو هاوڵێشە کە دروستە بێت هەروەکو هاوڵەی مریشک یا ئاڵە مرغانە لە سەرچاوە هەیە، لە دەسە هەیە، لە قاچەکان لە قاچە هەیەەوە، هەروە لە ئەندامی زاوزەیە. لە ناو دەمیشە جاروبارێک ئەو علایمە وەکو هاوڵە مشاهدە ئەکرگێت. معموڵەن 5 تا 21 ڕۆژ وتمان ئەتانێ خۆی مەخفی کات لە شجاعانە ئیعلامی موجودیت یا ئەوە کە خۆی نیشان بدات و علایمەکەی زاهرەوە بێتەوە. و ئەو وەک کاتێکیش کە نیشانەکان زاهرەوە یا بڵێن ئەو کەسایتر نەخۆش کەوت، ئەو نەخۆشیە 2 تا 4 هەفتە ئەخایەنێت تا چاکەوە ئەبێتەوە. بەڵام ئەگەر بین دەسەبەنی نیشانەکان کەین، یانە نیشانەکانی هاوڵەی مەیمون یا ئەم ئیمپاکسە چۆنن ئەتانین بە دەسەبەنیان کەین بە دەسەگەرێکی مختلف. یەکێکی ئەو نیشانەگەر عمومیەسە کە وەکو مەرحلەی سەرەتایی ئێمە ناوی بووین کە بە تاو دەست پێکات، دوای ئەوە کە ئەو کەسە تای هەیە تووشی سەریشەیشە بێت، ئازاری هەیە لە پشتە بەست بەتایبەت لە بەشی کەمەریە، ماندوویەتی و کەمهێزی عمومی لە تواو لەشیە ئێمە ئەیبینین. لێرە جیاوازیکی هەیە، هەڵاوسان لەکوێنە لەو غودەتگەرە یا لەو لۆگەرەی کە تەبیعیە لە بەدەنە بەتایبەت لە ملە، لە ژێر باڵە، لە کشاڵەی ڕانە یا لە بێخڕانە، ئارە شوێنگەرە کە غودەگەرێکن بە غودەتی لەمفاویژە ناسرێن، لەو شوێنانە هەڵاوسان ئەبینین. لە مەرحەلەی دووەمە ئێمە نیشانەکان ئەبینین کە ئەوێتە پێسی لە یەکەم جارە هەر زوو بەزوو نابێ بە هاوڵە، بەڵکو وەکو بسوورات وەکو نیشانەگەرێکی پێسی خۆی نیشانات تا وردەوردە ئەوێ بە هاوڵە و بە شێوەی هاوڵە خۆی نیشانەدات. معموڵەن کاتێکە تای گرت ئەو کەسات 3 ڕۆژ دوای تاکە ئێتر هەم نیشانەکان و هەم هاوڵەکان دەست پێکا کە سەر هەڵات، کە وتم ئەوەڵدەها لکەگەرێکی چکۆلەی سوورە، دواتر ئەوێت بە هاوڵەوە، دواتریش ئەوێ بە زەخم یان ئەوێ بە برین ئەوەری وشکە بێتەوە، ئەوە ئەوێ بە برینیش. نیشانەگەرێکی تریشی هەیە وەکو تەنگی نەفەسی، وەکو سکچوون، ڕشانەوە، ئەوانیشە نیشانەگەرێکی ترەکە ئەتوانێت وەکو ئەو نیشانەگەر هاوڵە لە نیشانەگەر سەرەتایی ئێمە دەستنیشانی کەین کە دیارە ئەگەر زۆر بخایەنێت توانیانێت زۆر ئەو حاڵتە خەتەرناکی ئەتوانێت دەستگای هەناسە سیەکان هەناسە کێشانمان توشکە. 2 تا 4 هەفتە وتم ئەخایەنێت، ئەوارزە نەویەکانیشی هەر ئەوەسە کە لەسەر سیەکانە ئەسەردانێ ئەتوانێت بێ بە سپسیس، یانێ خوێن عفونەت بڕواتە ناو خوێن کە سپسیسی پیاڵێن، یا بێتە ئینسفالیت کە ئەو عفونەتە خۆی بێنێتە مەغز و پەردەکان مەغزە کە بە ئینسفالیتە ناسرێ، یا عفونەتە با لە چاو. تەشخیصەکەی چۆنە؟ تەشخیصەکەی معموڵەن جاروبار هەیە بە شۆنیە ناچن لە بازی شوێنە وەکو سووریجە، وەکو هاوڵەکانی ترس چاویلیەکەن، بەڵام تستگەرێکی تەشخیصی زۆر مهم هەیە. یەکەم ئەوەی کە ئەو دکتۆرێکە ئەڕوا سەردانێکە ئەوێ شەرحاڵی باڵینی شەرحاڵێک لەو کەسە بگرێت، نیشانەکانی چۆنە ئەوە بە پرسیار، دوای ئەوە بڕوا بۆ مەعاینەی فیزیکی یا مشاهدە کە مشاهدەیە بینینە لەمسکردنەوە گوێدانە خۆ دیارە بۆ مەگوێ نەگرین، بەڵام ئەو بسووراتای کە هەیە ئەو زایعات پێسیە کە هەیە ئەو تا سەرێشە ئەو هەڵاوسانی ئەو غودەت لەنفاویگەرە کە وتم لە دەوری ملە لە ژێر باڵە یا لە بێخڕانە، ئەوانە خۆی ئەتوانێت لەو نیشانەگەرە بێت. ئازمایشێک هەیە، ئازمایش خوێنە تقریبا 100% نیشانیەدات کە بە PCR ئەناسرێت. ئەم ئازمایشە هەم ئەتان لە خوێن بیگرن، هەم لە زایعاتی پێسی، هەم لە ئاودەمی. تقریبا 100% نیشانیەدات چۆنکە DNA ئەو ڤیرۆسە نیشانەدات کە ئەوە ئەتوانێت وەکو تستێکی تەشخیصی ئێمە 100% بێت. دیارە لە ئەو وڵاتگەرێک کە هێشتا زەنخەتەری لێ نەدراوە کشت یا زەرع ناکرێت، بەڵام بۆ شوێنەوە کۆنگۆ کەوتمان ئاوە بەربڵاوە حتا مەرگومیریش لەوێ تۆمارکراوە، ئەو لەوێ
کشتیەکەن یعنی ئەو ویروسە لە خوێن بێ لە هەر تەرەشحێکی بەدەن بێ لە پێس بێ زەرعیەکەن یا کشتیەکەن. جیاوازیەکانی ئەگەر ئێمە جیاوازی معموڵەن ئاو لە مرغان زۆر کەس گردویان یان ئەتایم بڵین کەم کەس هەیە نەیگردوێ بەڵام جیاوازیەکانی چێ ئاو لە مرغان کەمێ ڕاحەت ئەگوازرێتەوە یانێ ئاو لە مرغان بۆ وێنە ئەگەر لە شارێکە حتا 100 کیلومتریش دوور بێت ئاو لە مرغان بێت بە شەرتێ با بێت ئەڵێن کە ئەو با ئەتوانێت ئەو ئاو لە مرغانە ئەو مێکوتە بگوازرێتەوە بەڵام لە هاوڵەی مەیمونیە وانە شەرتەکە ئەوەسە کە حتمما تەماس سوورەت بگیرگەی ئیسا دەست بێ بە شوێنێکەوە کە ئەو شوێنە ڤیرۆسەکەی پێبێ یا دەست وشتاوتم بۆ وێنە یا جل حتا ئەگەر جلگەرێکیش کە هەیە ئەوەیە کە ئەڵێن کە حتممە ئەو کەسیشە ئەگەر لە ناو ڕەختەخاوێکە یا جلێک ئیسفادێکەکە حتممە ئەبێ ئەو جلگەرە بشوات. ئەسڵی ترین جیاوازی ئەو هەڵاوسانەسە کە لە غودەی لەنفاویە هەیە ئەوە لە هاوڵەی مریشکە ئێوە نایبینین. بۆ سەرایەتەکەیشی وتم کە هین مریشک ئاسانترە زۆرە گوازرێتەوە بەڵام ئاوڵەی ئاو لە مرغانەکە 2 هەفتە چاکە بێتەوە بەڵام بۆ ئاوڵەی مەیمونی ئەتوانی ئەمە تا 4 هەفتە بخایێنێت. تقریبان ئەگەر ڕێگاکانی گواستنەوەیشی من سەرێ بۆ بینەرانمان باسیکەم مرۆڤ بۆ مرۆڤە لە تەریق ماچکردن یا تەریق هەر جۆرێکە تەرەشحاتی ئەو ئینسانە کە ئالوودە بوو بە لەمسکردگە لیباسەکانی هەروە ئەوەی شاید لای ئێمە نەبێت بەڵام لە ئافریقا خۆیان بەشێکیان نە هەمویان هەر گۆشتی مەیمون ئەخۆن بۆ وانیش تەئیید کراوە کە ئەگەر گۆشتی مەیمون ئەخورت حتمما جوان بیکوڵێنن. گازکردن ئەگەر قەتگردن لە بازی ئەو حیوانەگەر چۆنگە لە ناو جۆرێک وەکو مشک جانەوەرگەری وەکو جەوەندیان پێڵێن وەکو مشکیش ئەوە مشاهدە کراوە بەڵام لە هەر حاڵە بۆ ئینسان مرۆڤ بە مرۆڤ کەسێکە ئالوودە بوو باشتر ئەوەیە کە حتمما لە ماڵە دانیشێ چۆنکە هەم پێسی هەم ئەو بوزاقە یا ئەو مەوادەی کە هەیە تەرەشح کردگەی لە بەدەنی هەمووی ئەتوانێت ئەو ڤایرۆسە بگوازرێتەوە. دەرمانێکی تایبەتی نییە هەر ئەوەی کە ئەتوانێت بۆ ئازاری بوو لە ئستامینۆفن و ئیبوپرۆفێن بۆ ئازارەکانی ئیسفادە کردێت. زەخمەکانیشی ئاگاداری برینوە و زەخمانە و شوێن لۆخانە بێت کە تووشی عفونەت نەوێت مایعاتیش کە بە ئەنازەی کافی ئەو کەسە بیخۆ. لە هەر حاڵە ئیشنابکردن لەم نەخۆشیە زۆر ئاسانە ئەوەیە کە تەماس نەوێت کە وتم لای ئێمە شاید ئەو مشکڵە نییە خۆشبەختانە و یانە ئەو حیوانگەرەکە ئەگەر شوێنێکە تەماسە یا کارە ئیشێکە ئەو تەماسە نەوێت. ئەگەر کەسێک کە ئالوودە بوو بەیانی هەڵگری ڤیرۆسە کەس ئەوەیە کە حتممە ئەو خۆشی ئەبێ ڕعایەتکانە ئەوەی کە ڤیرۆسەکە بڵاو کاتەوە ماسک و دەستکێشیش ئەتوانێت یارمەتی دەربێت بەڵامیش ئەگەریش بۆ شوێنێک کە ئیعلام کرا ئەگەر چوون ئەو کەسانە زانیان دەستیان لەمسی کردووە شوێنێکیان لەمس کردووە ئەتوانن دەستیان شۆرن ماوەی شۆردنەکەیش هەر بە ئاو ساون سادە کافیە 20 سانیە یا چرکە بۆ ئەوە کافیە. بینەرانی خۆشەویست ئەوەی کە بیستان و پێشکەشتان کرا لەسەر ئەم نەخۆشیەسە کە خەبەرەکەی دیسانە و بڵاو بووەتەوە بە ناو هاوڵەی مەیمون یا ئیمپاکس. هیوادارم کە جێگەی سەرنج و ڕەزامەندیتان بووێت تا بەرنامەی داهاتوو لەلایەن خۆم و باقی هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و تەندروستیتان بۆ باواتە خوازم.